ئەمانە کۆتا خێزانن لە ناوچەکانی گەڕەکی مووسڵی کۆن بەرەو ناوچەکانی هێزە عراقیەکان دێن. هێز ئەمنیەکان دەڵێن ئەوانە زۆربەیان کە سوکاری تیرۆریستانی داعشن. هذول من العوائل مال الدواعش. ئەمانەی خۆیان ڕادست کردووە خێزانی تیرۆریستانی داعش بوون لە مووسڵ برا باوکو و هاوسەرەکانی ئەوان ئێمە دەکوژن، بەڵام ئێمە ئەرشی مرۆیی خۆمان جێبەجێ دەکەین و هاوکاریان دەکەین. ئەوانەی خۆیان ڕادستی ئێمە کردووە ژمارەیان زۆرن و ئێمەش کاری خۆمانمان کردووە و ڕادستی یاسان دەکەین بۆ هۆڕەکاری پێویست. والأكل والشرب قدمنا لهم وهذول تدرون انتم من العوائل الدواعش اكثر شيء يعني. ئەمانە کە سوکاری تیرۆریستانی داعشن تەنها ژن و مناڵەکانن هاتوونەتە ئەو ناوچانەکە لە شوێنی شار خۆیان دەرباز کردووە بۆ ئەو ناوچە ئارامانە. هیچ کەسێک لەوانە پیاوەکانیان نەماوە یاخود برایەکانیان یاخود بابیان وەک خۆیان دەڵێن زۆربیان کوژراون و بەهۆی بردمانی فڕۆکە جەنجەکان یاخود لەگەڵ پێشڕەوی هێزە عراقیەکان کوژراون. ئەو ژنانەی هاوسەری تیرۆریستانی داعش بوونە هەر کە پرسیاری پیاوەکانیان لێ دەکەی هەمویان یەک وەڵامت دەدەنەوە، دەڵێن هەر کە زانیویانە پیاوەکانیان بەیعەتی بە داعش داوە ڕاستەوە خۆ لە پیاوەکانیان جیابوونەتەوە و یاخود بە بردمانی فڕۆکە پیاوەکانیان کوژراون. بس أنا والله قلت لكم من راضي بيع عن عفته واسأل هذا لشو كثير عن. پاش ئەوەی هاوسەرەکەم بەیعەتی بە داعشدا من لێ جیابوومەتەوە. پێم وتووە ئەگەر تۆ بچیتە ڕیزەکانی داعش و هاوکاریان بکەیت من هاوسەرگیریەکەت لەگەڵ هەڵدەوەشێنمەوە ئەوە مەرجی من بووە. ئەوەشم بیستووە کە پێشتر ئەو لە بردمانی فڕۆکەکان کوژراوە و تەنها ئەوەندە دەزانم خوا بە شاهیدی دەگرم ئەو هەموو ڕاستیەکانە. من يعني هذا عقب الأخذ جهالي وجيت على أهلي، جيت لقيت أهلي مقصوفين قسم الطيارة. ورا ما راح بشهر أنا عفت وأنا وياه تعاون. زیاتر لە 7 مانگا من لەگەڵ هاوسەرەکەم جیابوومەتەوە. ئێستا هیچ زانیاریەکم نییە ئەو چارەنووسی چی بەسەر هاتووە. من ئەوم بەجێ هێشت و چوومەتەوە بۆ لای بنەماڵەکەم. لە دوای ئەوەش نە ئەو منی بینیوەتەوە و نە منیش ئەوم بینیوە. هذا البنية عمرها 7 أشهر. خێز ئەمنیەکان لێرە بەبێ جیاوازی لە نێوان کە سوکاری تیرۆریستانی داعش و ئەو خێزانانەی پەیوەندیان بە داعشەوە نەبووە پێداویستە سەرەتایەکانیان بۆ دابین دەکەن و خواردن و خواردنەوەیان پێدەدەن. هێز ئەمنیەکان دەڵێن ئەوەی لەسەر ئێمەیە لێرە بە سەلامەتی بیان گوازینەوە و ڕادەستی یاسایان بکەین. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.